لە نێو بارەگایەکی سەربازیدا ژنانێکی چەکبەشان بە جلوبەرگی سەوزەوە لە نێو بیناکەدا هات و چۆ دەکەن. ئەمە بارەگایەکی هێزی ژنانە لە قامیشلۆدا کە بە هێزی ژنان بنیادنراوە کە ئەمەش هێزی یەپەژەیە. هێزەکانی یەپەژە ماوەی 10 ساڵە کار بۆ تێکۆشانی فکری و سیاسی ژنان لە ناوچەکەدا دەکەن. بەڵام ئێستا بەهۆی ئەو بارودۆخە سیاسی و سەربازەی لە سووریادا دەگوزارێت، داهاتووی هێزەکانی ژنان یەپەژە دەکەوێتە ژێر پرسیارەوە. بۆ ئەم بابەتە دەچینە لای ژنان و بیرروڕای ژنان بۆ ئێوە دەگوازینەوە. سەرڕای ئەوەی کە هێزەکانی ژنان زیاتر لە 10 ساڵە لە ڕۆژاوای کوردستاندا خەبات و تێکۆشان دەکەن، بەڵام هێزی ئەحمەد شەرع لە ئێستادا داوای تێکەڵکردنی ئەم دوو هێزە دەکات. ئایا دەستکەوتەکانی ژنان بەکوێ ئەگات و بۆچی و ئامانجیان؟ مقدما بەخێراتنتانەکەم بەڕاستی ئەوە سوالێکی زۆر مهمتان کرد بڵاو کردەوە، چونکە ئێستا گەورەترین مشکلی هەموو عالم بە ئەمریکاوە بە بەریتانیاوە بە رووسیاوە مشکلە کووردە. ئەوەیە کورد خول لە ناو خۆیان چونکە یەگنی ئەوە نەیتر هینیکەن نەیهێڵن ئیتر هەر ڕۆژەی مشکلەیەکە دۆزنەوە، ڕۆژێ مشکلی ژنانە دۆزنەوە، ڕۆژێ مشکلەی پەکەکە ئەدۆزنەوە، ڕۆژێ مشکلی حیسک ئەدۆزنەوە، ڕۆژێ مشکلەی حەسەدە ئەدۆزنەوە. ئەیانە بە هەچ نەوعێ بێت کورد نەهێڵن ئیتر هەر ڕۆژەی بەزمێکە دۆزنەوە. کوردیش احتراماتی بۆ هەموو قیادەکان و بۆ هەموو حیزبەکان خۆیان لە ناو خۆیانە یەکنین ئەبووە ئەم دەرفەتە بقۆزنەوە بۆ ئەو یەک بکەون، هیچ نەبێ کورد بیکەن بە شتێک، بەڵام ئەوان خراپتریان کردووە. ئەو تا لە ناو یەکە هەموو حەزەکە ئەوە بڕێنێتەوە ئەو بڕێنێتەوە. ئەو دوژمنیش خواخوایشتێکی وایەتی بەتاکید خواخوایشتێکی وایەتی ئەوان خۆیان یەکنین. ئێمە بۆچی نەیانهێڵین؟ با نەیانهێڵین تەواو. بەدڵنیاییەوە من بە هیچ شێوەیەک لەگەڵ تێکەڵکردنی هێزی ژنانی کوردانیم لەگەڵ هێزێکی غەیرە نەتەوەی کووردا، چکە بمانەوێ نەمانەوێت نەتەوەی عەرەب لەوێ وەکو داگیرکەرێ سەیرەکرێ، وەکو چۆن نەتەوەی فارس و نەتەوەی تورکیش بە هەمان شێوە داگیرکەرە. ئەمە هەر لە ڕووی سیاسیەوە کارێکی زۆر نابەجێ. لە ڕاستیە داگیرکەران هەمیشە لە هێزی ژن ترساون، لە هێزی سەربازیان ئەترسن، لە ئەدەبیان ئەترسن، لە هونەریان ئەترسن، لەوە ئەترسن کە دەنگیان هەڵبڕن و چالاکی خۆیانیان هەبێت. لەبەر ئەوە هەمیشە ئەیانەوێت سەرکوتیان کەن لە کۆنەوە هەتاوەکو ئێستا ئەمە بەردەوام بووە، بە تایبەتی لە ناو ئەم کۆمەڵگانی وەکو لای خۆمانە چ لە هەموو پارچەکانی کوردستانە ئەیانەوێت دەنگی ژن سەرکوتکەن بۆ ئەوەی نەتوانن هیچ چالاکیێکیان هەبێت، تەنها خۆیان بتوانن دیکتاتۆریانە مامەڵە بکەن لەگەڵ هەموو ئافرەتێک و بە بەرژەوەندی خۆیان بەکاریان بێنن وەکو کاڵایە. ئێمەش وەکو کوردێک هەڵوێستێکمان هەیە کە بەرامبەر ئەوان بتوان پشگیریان بکەن و لە ناو نەچن و بەرەو پێشەوە بڕۆن، چونکە ئێمە کوردی نەبێ هەڵوێستێکمان هەبێت کە پشگیری کورد بکەین. فەرقی ڕۆژاو و ڕۆژهەڵات نییە لەم کاتەیە، ئەمانەوێت لە ناویان بەرین و پشگیری خۆمان بکەین بۆ ئەوەی ئەوان لە ناو بەرین بۆی زاڵ نەبن بەسەر ئێمەیە. خۆم یعنی نمونەم هەیە لەبارەی ئەوانێک کە داعش هێرشی کرۆتە سرم، ئەمانەوێت ئەم داعشە لە ناو بچێ، ینی بۆ ئەوەی کورد هەرمانی هەبێت و بوونی هەبێت. والله بەتەکید زۆر حەزەکەم، چونکە بەڕاستی زۆر من معجبم بە ژنانی ڕۆژئاوا کوردانی ڕۆژئاوا، زۆر بەجەرگن، زۆر ئازان، زۆر هەموو شتێکی باشیان تایە. خۆزگە ئێمە جوابووینایە، خۆزگە هەموو کوردی ڕۆژهەڵاتی جواب وایە، خۆزگە کوردی ئێمەش وەلو کوردی خۆشمان باشمان تایە هینی خۆمان، بەڵام خۆزگە هەمووی وەکو یەک وایە. خۆزگە تەمە ناکەم بەخوا دژی هەموو عالەمە داعش خواخوایەتی هەر ئیسلام بکوژێ، هەر ئیسلام کورد بێ عەرەب بێ هەرچێ بێ بەس ئیسلام بکوژێ، لەبەر ئەوە هیچ فەرقی نییە. والله ئەوەی من ئێڵێم ئەوەی منیش بۆی ئەچوو بە اعتیقادی خۆم کوردانی باکوور زۆر ژنانی کوردانی باکوور زۆر ڕێک و پێکەن، زۆر ئازان، زۆر بەجەرگن و هەمان شت نەفسشی
ژنانی کوردانی ڕۆژئاوا هەر زۆر بەجەرگن ئەوە تا ئەیبینین ئەو جێشەی کە ئێمە ئەیبینن خۆ متابعەیەکە لە هەموو قەنەواتەکان فەزائیەکان هەمووی ژنە جلی عسکەری لەبەرایە کلاشینکۆفی پێوەیە زۆربەی ژنە لە تورکیا عینەن شت لە ڕۆژئاوا لە باکوور عین شت بەس ئەوان ئەیانی ئەوە نەهێڵن ئەو ئیسیفادەی ئەوان ئەیکەن و ئەیانە کوڕێکن ئەوان ئەیانە نەیهێڵن نەخۆ بە دڵنیاییەوە خۆی ئێستا تێکەڵکردنی هێزەکانی بڵین نەک ژنان ئەوانی تریشی یەپەگەش هەر خۆی ئاماژ لی توانەوەی هێزەکانی کووردا ئەنجا چ جای هێزێکی کوردی ژن چکە بەڕاستی هێزی کوردی ژن لە هەموو جیهانە ئێستا ئەوەی کە سیمبول بێ یەپەژەیە و ژنانی کوردن بەو حکومەی کە عەرەب هێزی ژنانیان نییە بە دڵنیاییەوە بەرەو کزی و بەرەو لاوەزبوون و ئەوە ئامانجە سەرەکیەکەیان ئەوەیە وەکو چۆن ئامانجیان ئەوەیە کە بەگەش بە هەمان شێوە بتوێنەوە و تۆ هێزێکی نەتەوەی خۆت نەبێت دوو ڕۆژی ترکە بارودۆخێکی سیاسی نەهەمواریەتە پێشەوە بتانی بە یەکگرتوویی بەرەنگاری بکەیت لە ژنانی کورد لە پێش هەموو شتێکەوە ئیرادەیان زۆر بەهێزە پێم وایە ئەتوانن بەڵام ئەتوانەکە بەو شێوە کاریگەرە نابێت چکە بمانەوێ نەمانەیە دەستێوەردانی دوژمنی تیا هەیە لەبەرەوە بە دڵنیاییەوە ئەگەر جیابن زۆر باشترە هەرچەندە کورد بە ژن و بە پیاویەوە ئەو هەستە نەتەوایەتی کە هەیەی ئەو خۆشەویستی کە بۆ نەتەوەی کورد و کوردستانی هەر چوار پارچە هەیەی زۆر بە ئاسانی وا ناتوێتەوە قبول نەکردنی توانای ژنان و هێزی شۆڕژگەڕیان لەلایەن دیکتاتۆرانەوە وای کردو کە ژنان سوورتر بن لەسەر هێز و توانای و شۆڕشی خۆیان بۆ ئەوی بتوان مافەکانی خۆیان بەدەست بێنە مانەوێت سەرکەوتوو بوون و ئێمەش پاڵ بخەینە پاڵ ئەوان بۆ ئەوەی ئەم بۆ چوون و ئەم یعنی ئەم خوێنەی کە ئێڕێژین بە فیڕۆ نەڕۆ ئەمانەوێت پاڵپشتی ئێمە بن ئێمەش پاڵپشتی ئەوان بین بۆ ئەوی هەموو بین بە یەکۆم دوژمنایەتە نەمێنێ لە ناوگەلی کووردا کاتێک خۆر لەسەر قامیشلۆ ئاوا دەبێت ژنانێک لە نێو بارەگاکاندا خەریکی مەشق و ڕاهێنانی فکری و سەربازین ئەمە ئەوە دەردەخات ژنان تەسلیمی فکری داعش نابن